هەوڵی دیبلۆماسی دەوڵەتانی ناوچەکە و دەوڵەتە زلهێزەکانی جیهان بۆ لای لایەنە ناڕازیەکانی هەڵبژاردن لە عێراق و هەرێمی کوردستان دەستی پێکردووە بۆ ئەوەی ئەنجامی هەڵبژاردنە پڕ لە ساختەکاریەکە قبول بکەن و بەشداری لە پرۆسەی سیاسی عێراقدا بکەن. ئەو وڵاتانەی بەرژەوەندی و ململانیان لە عێراقدا هەیە بەر لە هەڵبژاردنەکەی 12 ئایار جموجوڵی خۆیان دەست پێکرد بۆ پاڵپشتی سەرسەختی ئەو لایەنانەی کە دەیانەوێت لە حکوومەتی داهاتووی عێراقدا ڕۆڵیان هەبێت. پاش ئاشکرابوونی ئەو ساختەکاریە گەورە و پیلان بۆ داڕێژراوەی لە هەڵبژاردنەکاندا ئەنجام درابوو کە ناڕزایی توندی زۆرینەی لایەنەکانی هەرێم و بەشێک لە لایەنە عێراقیەکانی لێکەوتەوە. یەکێک لە هەوڵە خێراکانی ئەو حیزبانە ناردنی وەفد و ئاگادارکردنەوەی نەتەوە یەکگرتوەکان و باڵوێزخانە و کۆنسوڵخانەی وڵاتان بوو لە هەرێم و عێراق کە چی لەگەڵ بوونی بەڵگەی ئاشکرای ساختەکاری هیچ هێزێکی دەرەکی نەک هەڵبژاردنەکەی ڕەت نەکردەوە بەڵکو هەرزوو دانیشان پێدانا. سەرەڕای ئەوەش ئەو لایەنانە سوورن لەسەر هەوڵەکانیان بۆ ڕەتکردنەوەی هەڵبژاردنەکە چونکە هەست بە مەترسیەکانی زەوتکردنی ئیرادەی گەل و دەستێوەردانی دەرەکی لە پرۆسەیەکی دیموکراسی وەکو هەڵبژاردن بۆ سەر نیشتیمانەکەیان دەکەن. لایەنە ناڕازیەکان دەزانن ئەو هێزە باڵادەستانی هەرێم کە بە هاوکاری دەرەکی ساختەکاری گەورە و ڕێکخراویان ئەنجام داوە زیاتر لە پێشتر دەکەونە ژێر کاریگەری ئەجێندای وڵاتان و هێندەی دیکە هەرێم لە ململانێ و دەستوەردانە دەرەکیەکانەوە دەگلێنن. هێزە باڵادەستەکانی هەرێم کە ساڵانێکە بەخواستی خۆیان و زۆر جاریش بەهۆی شکستەکانیانەوە هێزە دەرەکیەکانیان پەلکێشی هەرێم کردووە، ئەم جارەش بەهۆی شکستە سیاسی و ئابوووریەکانیانەوە کە دڵنیا بوون ناتوانن لە پرۆسەیەکی دیموکراسیدا دەنگی هاوڵاتیان بەدەست بهێنن جارێکی دیکە دەستیان دایەوە ساختەکاری. ئەم هێزانەی دەسەڵات لە هەرێمی کوردستان کە دەیان ڕێکەوتنی ژێربەژێریان بۆ بەرژەوەندی کەسی و حیزبی خۆیان ئەنجامداوە و ئابووری ئەم هەرێمیان خستۆتە بەرژەوەندی خۆیانەوە ئیرادەیەکی لاوازیان لە بەرامبەر هێزە دەرەکیەکان هەیە و دەیان نێنی و شکستی گەورەیان لە ژێر دەستی دەرەکیدایە. هەر بۆیە باشترین بژاردن بۆ وڵاتانی دەرەکی تا زۆرترین مەرجیان بەسەردا بسەپێن و بەبیستی خۆیان دەست لە کاروباری هەرێم وەربدەن. بۆیە بە هەموو شێوەیەک پشتگیری مانەوەیان دەکەن. ئەو هێزانەی کە بە ساختەکاری و دەستی دەرەکی خۆیان بەسەر ئیرادەی خەڵکیدا دەسەپێنن مانەوەی زیاتریان بۆ قەوارەی سیاسی هەرێم و هاوڵاتیانی گەورەترین مەترسیە. هەر بۆیە چوارلایەنە ناڕازیەکەی هەرێم لە پێناو سربەخۆیی و سەقامگیری هەرێمدا جەخت لە گێڕانەوەی بەها بۆ پرۆسەی سیاسی دیموکراسی لە هەرێم دەکەن، لە نێویشاندا پرۆسەی هەڵبژاردن. بۆیە بڕیاریان داوە ناچنە ژێرباری هیچ هەوڵ و فشارێک کە مافی دەنگدەرانیان زەوت بکات و هەرێمیش هێندەی تر بەرەو هەڵدێری دیکتاتۆریەت ببات.